گرنگترین شت لە ڕەوشدا بریتێ لە ڕازگۆیی بۆ ئێمە کاتی خۆی ڕازگۆییمان کردە شیعاری ئەم کەناڵی پەیام. لە 12هەمین ساڵیادی دەستپێکردنی پەخشیدا بە ئامادەبوونی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ مەراسیمێکی شکۆدار و شایەن بە ئاماندووبوون و دڵسۆزیەکانیان بۆ ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکارانی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوە چوو. بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵیش دەڵێت بەردەوام لە بەرەیگەلدا بوون و هیچ بربەستێ نەیوەستاندوون. ئەوەی کە جێگەی خۆشحاڵی ئێمەیە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە توانیمانە کەناڵێکی بەرپرس بین، کەناڵێکی ڕازگۆ بین. ئەگەر نەماتوانی بێ بە تەواوی هەواڵ و بابەتە سیاسی و کۆمەڵایەتیەکانە ڕابگەین، ئەوەی کە پێی گەیشتوین و دەستمان تێداوە توانیمانە ڕازگۆیانە بیگوازینەوە. کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی 11 ساڵی ڕابردووە توانیوێتی و بەردەوام کاری بۆ ئەوە کردووە فاسیلەی نێوان ئیسلام خوازان کەم بکاتەوە. کەناڵی ئاسمانی پەیام مینبەرێک بووە بۆ تەواوی چین و توێژە ڕەسەنەکانی هەرێمی کوردستان. کەناڵی ئاسمانی پەیام خەمی تەواوی مسلمانانی لە کۆڵ گرتووە و بەردەوامیش لە کۆڵی دەگرێت. ئەو دروشمەی کەوا هەڵمان گرتووە ڕاستی و ڕاشکاوی لە تەواوی هەواڵ و بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیامە ڕەنگی داوەتەوە ومایەی پەسەندی هاوڵاتیان بووە. لە پای پاڵپشتی و پشتیوانیا بەردەوامەکانیان بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ خەڵاتی ڕێزلێنانی بەخشی بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی بانگواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی. لای خۆشەوە مامۆستا عەلی باپیر ڕوو بە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکارانی کەناڵی ئاسمانی پەیام وتی کەناڵەکەتان دەنگی هەموو حەقویستێک بووە، ئەمەش بە ماندوێتی و لێبوردەیی ئێوە بووە کە پارەیەکی کەمی حەڵاڵتان بە زۆرێکی حرام نەگۆڕیوەتەوە. کەناڵی ئێمە و کەناڵی پەیامە مینبەرێک بووە کراوە بۆ بەڕووی هەموو لایەکدا وەوە خاڵی هێزی ئەم کەناڵە بووە، بەڵام دیارە لەگەڵ چوارچێوەیە کە دەمانەوێت ئەم خەڵکو وڵاتە بەرەو کوێ بەرینەوە دەمانەوێت چی تێبگەێنین. ئەگەنا مینبەرێکی ئازاد بۆ کراوە بووە و من ئێستاش کە متابعی هەندێک لە بەرنامەکانی دەکەم زۆر پێدڵخۆشم. هەر ئەو نەفەسی کە یەکەم جار پێی دەست بەکار بووە حەز دەکەم پارێزگای لەو نەفەسە کردووە و من دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەوە. بۆیە من لێرەوە بە هەم بە ئێوە دەڵێم و هەم بە هەموو ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی دەڵێم کە لەگەڵ نەداری و هەژاریدا دەستەویەخەن، لەگەڵ کەم ئیمکانیەتیدا دەڵێم ئەوە پێویست بەوە دەکات پیرۆزباییتان لێ بکرێ کە تەحملتان کردووە بە کەمێکی حەڵاڵ قەناعەت بکەن، ڕازی بن چاوتان لە زۆرێکی حرام نەبێ کە خەڵکێکی زۆریش پارەی حرامی بۆ ڕشاوە، بەڵام بەخوا بۆ دنیایان عیبداریە بۆ قیامەتیان گوناهباریە. دواتر خەڵاتی ڕێزلێنان بە سەر کارمەندان و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکارانی کەناڵی ئاسمانی پەیام دابەش کرا. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کاتی دابەشکردنی خەڵاتەکان سوپاس و پێزانی تایبەتی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامی دەکرد، ئەوانیش بە شەوق و جۆش و خرۆشەوە و بەدەم وەرگرتنی خەڵاتەکانی ڕێزلێنان بەڵێنی بەردەوامی و پابەندی و ڕازگۆییان لە کەناڵی ئاسمانی پەیام دەدا. جەختیشان لەوە دەکردەوە کە هیچ فشار و گوشارێک ناتوانێت لە پەیامی ڕاستی و ڕاشکاوی دووریان بخاتەوە. کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە ماوەی 11 ساڵی ڕابردووی کارکردنیدا لە پاڵ گەیاندنی خەموژانی گەلەکەیدا و پاراستنی شوناسی ڕەسەنی کۆمەلگای کوردەواری و هاوکاری هەژار و لێقەوماوان لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە قوتابخانەیەکی دەوڵەمەندی کای ڕۆژنامەنووسی بووە. بە جۆرێک توانیوێتی سەدان ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکاری بەتوانە لەسەر بنەما و ئیتیکا ڕۆژنامەنووسیەکان پێ بگەێنێت کە ڕاستی و ڕاشکاویان کردووە بە بنەمای کارکردنیان. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.